ئەمڕۆ باسی کەسێکتان بۆ دەکەم کە لە نێوانی گڵ و خاکدا خەلق بوو و خودای گەورە بە مەلایکەتەکانی فەرموو هەمووتان سوزدەی بۆ بەرن هەموو سوزدەیان بۆ برد بێجگە یەک دانە نەبێت. کاتێک ئەڵڵای متعال ئادەمی خەلق کرد فەرمانی کرد ڕۆح بچێتە جەستەیەوە لەسەری ئادەمەوە ڕۆح چۆیە جەستەیەوە. لەو کاتەدا ئادەم پژمەیەکی کرد مەلایکەتەکان فەرمویان بڵێ ئەلحەمدولله. ئادەم فەرمووی ئەلحەمدولله. ئەڵڵای متعال فەرمووی پەروەردگارت ڕەحمت پێ دەکات ئەی ئادەم. کاتێک ڕۆح هەموو جەستەی ئادەمی گرت لەو کاتەدا ئادەم عەلەیهی سەلام هەستا 60 زیراع باڵای بوو واتە 30 مەتر باڵای ئادەم بوو عەلەیهی سەلام. لە دوای ئەوە ئەڵڵای متعال ئادەم فێری هەموو شتێک دەکات فێری هەموو عیلمەکانی دەکات. لە دوای ئەوە ئەڵڵای متعال فەرمان دەکات بە مەلایکەتەکان کە سوزدە بۆ ئادەم بەرن هەمویان سوزدەی بۆ دەبەن بێجگە ئیبلیس نەبێت. دەڵێت ئەی خودایە ئەمن لە ئاگرم و ئەو لە گڵە لە حەمەئی مەسنونە ئەمن لەو بەرزترم و ئەمن لەو باشترم. و ئەڵڵای متعال ئیبلیس دەکاتە دەرەوە و دەفەرمێت ئێرە شوێنێک نییە تۆ تەکەببوری لێ بکەی و پلە و مەقامی خۆی لە دەست دەدات ئیبلیس. ئەڵڵای متعال ئیبلیس بێبەش دەکات لە ڕەحمی خۆی و وە پلەی مەلایکەتی لێ دەستێنێتەوە. دواتر ئەڵڵای متعال ئادەم عەلەیهی سەلام دەخاتە بەهەشتەوە و پێی دەفەرمێت خۆ بخۆرەوە و لە ئیسراحەتدا بە. ڕۆژێکیان ئادەم عەلەیهی سەلام ئیسراحەت دەکات لە ناکاو چاوەکانی باز دەکات ئافرەتێکی زۆر جوان لە بەرامبەرێتی لە بەرامبەری ئادەمدا دەوەستێت. ئادەم دەفەرمێت ئەتۆ چی؟ دەفەرمێت ئەڵڵای متعال منی بۆ تۆ خەلق کردووە لەبەر ئەوەی تۆ ئارام بگری و لە ئارامش دادی. فریشتەکان دەڵێن ئەی ئادەم ناوێکی بۆ دانێ. ئادەم دەفەرمێت ئەوە ناوی حەوایە. و محەدیسین دەڵێن حەوا لە پەراسووی ئادەم دروست کراوە والله تعالى ئەعلەم. پەیامبەر ئادەم و حەوا لە بەهەشدا دەبن و ژیانێکی خۆش دەکەن. ڕۆژێک شەیتان دەچێتە لای ئادەم و سوێند بە ئەڵڵا دەخوات و دەڵێت من تۆ نسیحەت دەکەم. و ئادەم دەبینێت کە سوێن دەخوات باوەڕ دەکات و ئادەم عەلەیهی سەلام دەست درێژ دەکات و لە میوەی ئەو درەختە دەخوات کە ئەڵڵای متعال لێ قەدەغە کردبوون. و لە دوای ئەوە ئەڵڵای متعال لیباسی عیزەت و گەورەی لە ئادەم و حەوادا دەماڵێت و ئادەم و حەوا خۆیان بە بەرگی درەختەکاندا دەپۆشن. و ئەڵڵای متعال ئادەم و حەوا و شەیتان دەردەکات و ئادەم و حەوا دەنێرێتە سەر زەوی. ئادەم لە هیندستان و حەوا لە جیددا یاخود لە مەککە دادەبەزێت. بۆ ماوەیەکی زۆر لێک دوور دەبن و بە دوای یەکدا دەگەڕێن. دواتر لەسەر چێوی عارەفە یەکتر دەگرنەوە و ئادەم ماوەیەکی زۆر ڕوو لە ئەڵڵای متعال دەکات و خودای گەورە دەفەرمێت ئەی ئادەم نیگەران مەبە ئەگەر ئێوە لە چاکەکاران بن ئەوە دووبارە دەستنە ناو بەهەشتەوە. لایکی ڤیدیۆکەتان لەبیر نەچێت و کەناڵەکەمان سەبسکرایب بکەن لە یوتیوب تا بەردەوام بین.